ناڕزایەتی دژبە ڕژیم ئەم جارەیان لە گۆنبەی كاووس. پاش 4 ڕۆژ ناڕزایەتی جەماوەری خەڵکی گۆنبەی كاووس دژ بە هەڵسوکەوتی جەنایەتکارانەی پاسدارێکی خانەنشین کە دەستدرێژی جنسی بۆ سەر 2 کچی 7 ساڵە و 8 ساڵە ئەنجامدا بوو، ڕۆژی پێنجشەممە 5 خاکەلێوە فەرماندەی سپای پاسدارانی ئۆستانی گولستان هەڕەشەی کرد کە لە پاراستنی ئەمنیەت و هێرشکردن بۆ سەر دوژمنان و بەدخوازان بۆ ساتێکیش ڕناوەستین، لەبەر ئەوەی کە پاراستنی نظام بۆ ئێمە لە هەموو بابەتێک واجبترە. ناڕزایەتی خەڵکی گۆنبەی كاووس دژ بە ئەزیەت و ئازاری جنسی ئەم دوو منداڵە ڕۆژی یەکشەمبە 1 مانگی خاکەلێوە دەستی پێکرد و لە ڕۆژانی دواتریشدا درێژەی بوو. ئەم دوو کشە کەم تەمەنە لە کاتی کایەکردندا لە ترسی سەگێک پەنادەبەنە دەفتەری پاسەوانی بەنداوی گۆلستان لە ئاوایی عەرەب سوڕەنگ، بەڵام لەلایەن پاسەوانی 54 ساڵ تەمەنی بەنداوەکەوە بێشەرمانە دەکەونە بەر دەستدرێژی جنسیەوە. خەڵک بە بیستنی ئەم هەواڵە لە ئاست ئەم هەڵسوکەوتە وەحشیانەیە دەستیاندایە ناڕزایەتی و لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان تێکەڵچوون و دەفتەری پاسەوانی بەنداوەکەیان ئاگر تێبەردا. لە ئاکامی ناڕزایەتی خەڵک ئەم کەسە کە تا ئەو ڕۆژە ئازاد بوو وێڕای ژمارەیەکی دیکە لە ناڕازیان دەست بەسەر کرا. ڕۆژی دووشەممە سەرۆکی دادگوستەری گۆنبەی كاووس وێڕای ئەوەی کە هەواڵی دەستدرێژی بۆ سەر ئەو دوو منداڵەی بە درۆ لە قەڵەمدا وتی پزیشکی یاسایی تەوەری دەستدرێژی بۆ سەر ئەم دوو کچەی ڕەت کردوێتەوە و پاسەوانەکە بە تۆمەتی فریودان و مرۆڤ ڕەفاندن دەست بەسەر کراوە. بەڵام کەسانێک بە ئامانجی کەڵکی نابەجێ وەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تەمان خەڵک هەڵخڕێن. ناوبراو هەڕەشەی لە خەڵکی ناڕازی کرد کە دەکەونە ژێر چاودێری یاساییەوە. درۆ و دەلەسەکانی سەرۆکی دادگوستەری و باقی بەرپرسانی ئەمنی بە ئامانجی سوکردنی سزا بۆ ئەم کەسە خەڵکی گۆنبەی كاووسی تووڕەتر کرد و لە ناڕزایەتی بەم کردەوەیە لە ڕێگەی بانکێشتێکەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان داوایان لە خەڵک کرد کە لە بەرامبەر دادگوستەری ئەم شارەدا دەست بدەنە کۆبوونەوەی ناڕزایەتی. لە وەڵام بەم بانکێشتە ڕۆژی سێشەممە بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام ژمارەیەکی زۆر لە خەڵکی گۆنبەی كاووس و ناوچەکانی دەوروبەر لە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی ئەمنیەتی و نیزامی ڕژیم بەم تەوەرە لە بەرامبەر دادگوستەری دەستیاندایە کۆبوونەوە و خوازیاری سزادانی تاوانبارەکە بوون. تووڕەیی خەڵکی ناڕازی کاتێک هەڵچووکە کۆبوونەوەی هێمنانەی ئەوان وەک هەمیشە لەگەڵ هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کە لە گۆرگان و شوێنەکانی دیکەوە ڕەوانەی گۆنبەی كاووس کرابوون و هەموو ڕێگا سەرەکیەکانیان بەستە بوو بەڕەو ڕووبوونەوە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی تووڕە و وەگیان هاتوو لە گەندەڵی و زوڵم و ستەمی ڕژیمی ئیسلامی لەگەڵ مقاومەتی خەڵک بەڕەو ڕووبووەوە و خەڵک لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون. بەپێی ئەو وێنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاوبوونەتەوە کۆمەڵێکی بەرین لە خەڵک دەستیان داوەتە کۆبوونەوە و لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان تێکەڵچوونە و ڕاویان ناون. لە ڕۆژی چوارشەممەوە کە ژمارەیەکی دیکە لە خەڵکی ناڕازی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران و هەتا ئێستاش کەش و هەوای ئەمنی و نظامی توند بەسەر گۆنبەی كاووس دازاڵە، هێزە ئەمنیەکان و گاردی ویژە لە ئاست شاردا بڵاوبوونەتەوە و لەو ماوەیەدا هێڵی ئینتەرنێتی ناوچەکەیان تووشی کێشە کردووە و یان بە تەواوەتی قەتعیان کردووە. ناڕزایەتی بەردەوام و 4 ڕۆژەی خەڵکی گۆنبەی كاووس و دەوروبەر دژ بە ڕژیم و نیگەرانی و شڵەژاوی کاربەدەستانی کۆماری ئیسلامی و فەرماندەکانی سپای پاسداران لە حاڵێکدایە کە ڕێگی 1 مانگ لەمەوبەر جەماوەری خەڵک لە سەراوانی بەلوچستان لە ناڕزایەتی بە کوشتاری سوختبەران دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی بەرین دژ بە کۆماری ئیسلامی. ئەم ناڕزایەتیە چەندین ڕۆژ درێژەی بووە و کوشتاری سوختبەران لەلایەن ڕژیمەوە لاپەڕەیەکی دیکەی بە پەروەندەی جەنایەتی کۆماری ئیسلامی زیاد کرد و بوو بە بەڵگەیەکی سەلمێنەری دیکە بۆ دژە مرۆیی بوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڵام کاربەدەستانی ڕژیم ئەم جارشیان فریوکارانە کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵکی گۆنبەی كاووسیان بە ئاکامی هاندانی دژمنانی نظام و مێدیا بێگانەکان ناو لێبرد. ئەمجارشیان لە جیاد وڵامدانەوە بە ناڕزایەتی و خواستی خەڵک هەڕەشەیان لێکردن و ئینتەرنێتیان لێ قەتعکردن و هێزی سەرکوتگەریان تێبەردان و ژمارەیەک لە ناڕازیانیان دەست بەسەر کرد. سەران و بەرپرسانی دز و گەندەڵی ڕژیمی ئیسلامی کە لە دابینکردنی پێداویستیەکانی ژیانی جەماوەری خەڵک
داما و بێتوانان بۆ درێژەدان بەدەسەڵاتەکەیان دەست دەدەن بە ئامرازی سەرکوت و سانسۆر و زەبر و زەنگ و هەوڵ دەدەن ئەم ئامرازانە بەهێز بکەن. مێدیا سەربەخۆ و تۆڕە کۆمەڵایەتەکان بەهۆی ڕۆشنگەری و دەرخستنی ڕاستیەکان بە جۆرێک تووڕەیان دەکات کە خامنەیی لە پەیامی نەورۆزیەکەی خۆیدا کۆنتترۆڵی ئەم بوارەی بەدەر لە توانایی حکوومەت وەسف کردو لە بەرپرسانی پەیوەندیدار بە خاتری سەرنەکەوتنیان لەم بوارەدا ڕەخنەی گرت. بێگومان ڕژیم لە سەردەمی ئینتەرنێتدا ناتوانێت خەڵک لە کەڵک وەرگتن لەم تەکنۆلۆژیە و بەرەو پێشبردننی خەباتیان بێبەری بکات. خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ڕێکخستنی خەباتی خۆیان و گەیاندنی هەواڵ لە کورتترین ماوەدا بۆ هەموو جیهان کەڵک وەردەگرن. سەرانی ڕژیمی ئیسلامی پێویستە بزانن کە لە ژێردەسەڵاتی ئەم ڕژیمەدا ژیان و گوزەرانی جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ئێران کەوتۆتە مەترسی جددیەوە و هەوڵی ئەمنیەتی و سەرکوتگەرانەیان ناتوانێت ئەوان لە خەباتی ڕۆژانە بۆ دابینکردنی ژیانێکی ئینسانی پاشگەز بکات. ئەوان خۆیان شاهیدی ئەوەن کە هەموو ڕۆژێ لە گۆشەیەکی ئێران تەنیا چەخماخەیەک دەبێتە هۆی گەشانەوەی ئاگری تووڕەیی و نەفرەتی خەڵک دژبە کۆماری ئیسلامی. زوڵم و هەڵاواردن و نابەرابەری و هەژاری و برسێتی نەتەنیا خەڵکی گۆنبەدی کاووس و سەراوان بەڵکو و کرێکاران و جەماوەری بێبەشی هەموو ئێرانی وەگیان هێناوە. خەباتی خەڵکی گۆنبەدی کاووس ئەڵقەیەکی دیکەیە لە زنجیری خەباتی جەماوەری خەڵک دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. پێویستە ئەڵقەکانی ژانی هاوبەشی خەڵکی سەرتاسەری ئێران وێک بخرێنەوە تا بتوانێت بناغەی ئەم ڕژیمە دژە مرۆییەکە هیچ دەستکەوتێکی بێزگە لە هەژاری و برسێتی و زەبر و زەنگ و زەوتکردنی ئازادی و شەڕ و کوشتار بۆ خەڵک نییە لە ڕەگ و ڕیشەوە هەڵکەنێ.